گومان لەسەر چۆنیەتی شتەکان گومانێکی ئەوەنترە ئاسانترە لە گومانکردن لە بوونی شتەکان. تۆ فەرەزەن دەڵێ هەستەکانمان دەمان خەڵەتێنن لەبەر ئەوەی مان گەورەیە بە بچووکی پیشانی دەدا. ئەمە چییە؟ ئەمە گومانکردنە لە حەجمی شتەکان، لە شێوەی شتەکان، لە هەر شتێکی تری شتەکان. ئەم گومانە ئاسانە. یعنی وەکو گومانکردنە لەوەی کە من گومان کەم هەستکەم ئەو کتێبە هەیە، بەڵام گومان کەم کە ئەو کتێبە شین بێ، هەستکەم چاوم دەم خەڵەتێنێ، ئەو ڕەنگەم پێ نادا کە کتێبەکە هەیە. دەکرێ و کتێبە ڕەنگێکی تری دەبێت. بەڵام گومانەکە لەمە سەختتر دەڕوات. کاتێک کە دەخرێتە سەربوون، ئایا ئەو کتێبە کێ دەڵێ ئەوەی لەویا هەیە؟ جواب گومان لە هەبوونی لەوەی کە لەوێ هەیە، ئەم گومانە زۆر قسە، چونکە گومان کەوتە سەر هەبوونی ئەوەی کە هەیە لێرە هەبێت، یەکسەر گومان لەسەرەوەش دروست دەبێت کێ دەڵێ من لێرەم، کێ دەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە فعلەن خەوێک نییە و شتێکی خەڵەتێنەر نییە. و ئەم کێ دەڵێ بەچی دەعم دەکرێت؟ بەوە دەعم دەکرێت مادام ئێمە وا دروستکراوین کە لە خەوا بخەڵەتین و شتانێک هەستکەین هەن و لێرەن کەچی نەخۆمان لەوێن و ناحەیچیش لەوێ هەیە و تەناو وامێکە، مادام وا دروستکراوین تووشی ئەم خەڵەتان نەبین. یعنی چی؟ یعنی ئیمکانی هەیە ئەوەشی کە هەستی پێ دەکەین بە هەستەکان و لێرە هەی، ئیمکانی ئەوە هەیە. ئەگەری ئەوە هەیە، ئەوەش چی بێت؟ ئەوەش خەڵەتانێکی تر بێت. یعنی مادام من لەویا دەخەڵەتیم، زەمان چییە کە لێرەش نەخەڵەتا بم؟ زەمان چییە؟ مادام لەوێ خەڵەتانەکەیە بەرامبەر ئەوەی کە هەیە لەوێ، کێ دەڵێ لێرەش نەخەڵەتاوم کە من لێرە؟ تەبەن ئەم گومانەی یاریەک نییە بە شتەکە، ئەمە سەفسەتەیەک نییە. ئەم گومانە زەرورەتی بیرکردنەوەی، یعنی بەبێ ئەم گومانە و بەبێ ڕۆشتن بەناو ئەوەی کە تۆ بتوانی، یعنی گومانکردن وەکو ڕەخنەک جۆرێکە لە ڕەخنەکردن، جۆرێکی باڵایە لە ڕەخنەکردن لە ڕاستیە. گومانکردن بە مانادی کارتیە. ڕەخنەکردن ئەگەر شتێکت بۆ چاکاتەوە بڵێ خوارە، ئەم گومانەکە لەسەر بوونە. ئایا ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە ئەو شتە؟ ئەمە زەرورەتی بیرکردنەوە کە تۆ ئەمەت کرد. ئینجا بیرکردنەوە و گەیشتیتە ئەوەی کە شتێکەیە ئێمە ناتوانین گومانی لێ بکەین، ناتوانین ئاوا بیری لێ بکەینەوە و بە زەرورەت بە ناچاری ئەو هەیە و ناتوانین بڵین کێ دەڵێ، ناتوانین لەبارەوە بڵین کێ دەڵێ هەیە. کە گەیشتین بەم خاڵە، ئەمە ئەو خاڵە یینەیە، ینی کۆپەرنیکیەیە. فەرزان ئێستا ئێمە ئەگەر بمانەوێ ڕاست و چەپی خۆمان بزانین، ئاراستەکان بزانین چی لەکوێ و چی خاڵێکمان داناوە، ئەگەر ئەو خاڵە نەبێ ئاراستە وجودی نیە. یعنی ئەگەر خاڵێک نەبێت لە ڕێگەیەوە ئاراستەکان دیاریکەیت، تۆ لە هەر شوێنێک بین نازانی لەکوێت. یعنی خاڵێک هەیە بۆ ئەوەی تۆ لە ڕێگەی ئەو خاڵەوە هەموو شتەکانی تر دیاریکەیت. یعنی تۆ لە ناو گەردوونە ئەگەر خاڵێک دانەنەی، ناتوانی بە هیچ شێوەیەک باسی ئەو پەیوەندیانە بکەیت کە خاڵێک دەبێت بدۆزیتەوە. و کاتێک لە گەردوونناسیە خاڵێک دەدۆزرێتەوە و زانستێکی گەردووناسی لەسەردا دەمەزرێ کە ئەمە شتێکی دەرەکی و فیزیکیە و ئەمە بە شتێکی گەورە دەناسرێ، بە شۆڕشێکی زانستی گەورە دەزانرێت، ئەوەی دیکارت کردوویەتی لەما زۆر گرنگترە لەوە بە حکمی ئەوەی ئەمە خاڵێک دەدۆزیتەوە بۆ بیرکردنەوە، بۆ عالەمی عەقلی، نەک بۆ عالەمی فیزیکی. و ئەگەر ئەو خاڵە نەدۆزیتەوە تۆ ناتوانانی هیچ شتێکی تر دامەزێنی. وەکو چۆن ئەگەر ئەو خاڵە نەدۆزیتەوە کە لێیەوە دەتوانیت دەزانی سێری لای ڕاست دەکەی یا چاپ دەکەی یا دووریەکان دەتوانی تەحدید بکەیت. ئێستا ئەگەر خاڵێک دیاری نەکەین دووری شتەکان چۆن تەحدید بکەین؟ یعنی ئەگەر خاڵێک دیاری نەکەین چۆن بزانین فڵانە شت ئەوەندە دوورە؟ و بەبێ دیاریکردنی خاڵێک ئێمە ناتوانین، بەبێ بۆ نمونە دیاریکردنی خاڵێک ئەلێرە من ناتوانم دیاری کەم ئەوە دیاری کەمەری ئەو وینە چەند دوورە، چەند دوورە یعنی چی؟ یعنی بە نسبەت خاڵێکەوە.
ئەوەنا چەند دوورە لە چیەوە ئەگەر خاڵێک نەبێ ئەم جوابی ئەم پرسیارەت نەبێت چەند دوورە لە چیەوە دووری مانای یعنی دووری شتێک نییە ئێمە ناتوانین باسی دووری بکەین لەبەرەوە دووری دەبێت شوێنەگە بێ ئەتا ئەو شتە لێیەوە دوور بێت تا بڵێن ئەوەندە دوورە ئێستا بۆ نمونە من دەڵێم ئەم کۆمپیوتەرە نزیکترە لە منەوە هەتا ئەو تابلۆیە من ئەو خاڵم کە تەحدیدی ئەم دووری و نزیکە دەکات ئەگەر من نەبم ئێمە چۆن دەتوانین لەبارەی ئەم کۆمپیوتەرەوە بڵێن نزیکە یا دوورە دەکرێت ناکرێت بەبێ ئەوەی ئێمە خاڵێک دانێن ناتوانین باسی نزیکی و دووری بکەین بەڵام کە خاڵێکمان دانا ئێمە دەتوانین چی بکەین دووری و نزیکی و ئەو شتانەی تر هەموو بپێوی بۆ نمونە هەر لەناو ئەم قاعە ئەگەر ئێمە خاڵێک دانەین دەتوانین دووری هەموو شتەکان لەو خاڵەوە و نزیکیان لەو خاڵەوە هەمووی داری بکەین چی لەناو ئەم هۆڵە چەند نزیکە لە فلانە خاڵەوە بۆ نمونە دەرگاکە بە ئەو خاڵە بێت ئەوەی لەم هۆڵە هەیە چەند نزیکە یا چەند دوورە لەو خاڵەوە دەتوانین دیاریکەین بەڵام بەبێ ئەو خاڵە ناتوانین دیاریکەین دیکارت تەبەن لەناو عەقلیشە بەبێ دیاریکردنی ئەو خاڵە ممکن نییە ئێمە بتوانین بیر لە هیچ شتێک بکەینەوە بتوانین وەک ئەوەی کە ئەو شتە هەیە باسی بکەین یعنی بیرکردنەوەکانمانەوانەی هەم هەمووی تێکەڵ و پێکەڵن هیچ ئەساسێکیان دیکار چی کرد؟ دیکە بەم ڕێگەی کە پیایە تێپەڕی دەیویست بگا بەو خاڵە کە گومان هەڵناگرێت واگەر ئەو خاڵەی دۆزیەوە لە دوای ئەو خاڵەوە دەتوانێت چی بکە هەموو ئەو گیانە عەقلیە دەتوانێت ڕۆشن بکاتەوە بۆ نمونە دووریەکان لەناو ئەم قاعەیە هەر با دووریەکان بێنینەوە دووری و نزیکی بە هیچ شێوەیەک لەناو ئەم قاعە ڕۆشن نییە ئەگەر بێت و چی نەکەیت ئەگەر خاڵێک نەبێت دووری و نزیکیەکانی پێ ڕۆشنکەینەوە و بەبێ ئەو خاڵە ممکن نیە ئەم پێوانەکاریانە بکرێت یعنی شت بپێوینێمە لەناو بیرکردنەوەشە و لەناو عالەمی ئایدیاکانە بەبێ بوونی ئەو ئایدیا مەرکەزیە ئەو فکرە مەرکەزیە ئەساسیەی کە هەیە ئێمە ناتوانین ئەوانی تر دیاریکەین بەڵام ئەم فکرە دەبێ بۆ ئەوەی ئەوانی تر دیاریکا دەبێت چی بێ دەبێ گومان هەڵنەگەر بێت یعنی دەبێ حەچی توانای گومانکردنمان هەیە بەم لاو بەولا دەێنین و لەمەی دەکەین ئەمە گومانەکە فرێداتەوە هەڵی نەگرێت یعنی توانای گومانکردنمان لە بەرامبەر گومانکردن لەم شتا دەستەوسان بێت دەبێت تواناکە دەستەوسان بێت یعنی ئەوەی کە دەڵێی من دەتوانم گومان لەو شتە بکەم ئیتر تۆ نەتوانی ئەو هێزی گومانکردنەی کە لە مرۆڤ هەیە ئەم هێزی گومانکردن نەتوانێت گومان لەوە بکات تەبەن هێزی گومانکردن یعنی ناکرێت لە جگەل لە مرۆڤ باوەڕ ناکەم هەبێت ینی لە زیندەوەرەکە تۆ ناتوانانی بڵێ هێزی گومانکردن هەیە ینی گومان لە شتێک دەکات کە ئەو شتە ڕاستە یا ڕاست گومان لە بوونی شتێک دەکات کە لەوێ هەیە یان نییە خەڵەتاندن هەیە ینی دەکرێت پشیلەیەک بخەڵەتێ بەڵام کام پشیلت دەخەڵەتێ ینی ئەو هێزی گومانکردن لە ناویان نییە تاوەکو بەکاری بێنێ لەبارەی ئەوە کە مادام ئەمە جارێک خەڵەتانمی ئەیتر من نایڵم جارێکی تر بوون خەڵەتێنێتەوە ینی ئەم هێزی گومانکردنە هێزێکە بە معنای کەلیمە مرۆییە ئەلێرەوە ئەم گومانکردنە و ئەم خاڵی کە ئەمەی کە ئەم هێزی گومانکردنەی کە هەیە کە هێزێکی سەلبیە خۆی ئێمە لە بەرامبەر شتێکا تاقی دەکەینەوە شکست دێنێ کە شکستی هێنا ئەو کاتە ئەو شتە چییە؟ ئەو شتەیە کە گومانی لێ ناکرێت یعنی بە پێچەوانەوە ئیشەکە دەکەین ئێمە گومان دەبێت لە بەرامبەر ئەو خاڵە تێک بشکێ خۆی تێک بشکێتمان توا هێزی گومانکردن ئیتر دەستەوسان بێت ڕاوەستێت یعنی ئیش نەکایتر لەگە کە ئیشی نەکرد ئەو کاتی ئەمە دەتوانین بڵێن ئەو شتە هەیە
بەڵام هەر شتێک کە گومانەکە بە هەر ڕێگایەک بە هەر هۆکارێک گومان دروست بوو لەبارەی ئەو شتەوە ئەو شتە ئێمە دەخینە ناو کەوانەوە و دڵنیانین لەوەی کە هەیە یان نییە. تەبان ئێمە کە دەڵێن نییە لەگەڵ ئەوە کە دەڵێن هەیە یەک شتە. یعنی کە دەڵێن نییە گومان نییە، کە دەڵێن شتێک نییە گومان نییە، وەک چۆن دەڵێن شتێکەیە گومان نییە. ئەی گومان چییە؟ گومان ئەوەیە نازانین هەیە یان نییە. یعنی کە ئێمە گومان لە شتێک دەکەین نابێ وا بیرکەینەوە مادام گومانمان لێ کرد کەواتە نییە. کەواتە نییە ینی چی؟ خۆی نییە ینی تۆ دڵنیایی لەوەی کە نییە، ینی نییە ئیسپاتە گومان نییە. وەکو وایە بڵێ هەیە. فەرزەن من دڵنیام کە فڵانە کتێب لە ناو ئەو ڕەفعە نییە، ئەمە گومان نییە. ئەمە هەروەکو وایە دڵنیام فڵانە کتێب لە ناو ئەو ڕەفعە هەیە. ئەی گومان چییە؟ گومان ئەوەیە کە من نازانم ئەرێ بەڕاست ئەو کتێبەی لە ناو ئەو ڕەفعەیە ئەو کتێبەیە یا ئەو کتێبە نییە. ئەرێ ئەو کتێبە هەیە هەر لە ئەسڵا یان نییە. یعنی من دەکەومە ئەم شوێنە. کە کەوتمە ئەم شوێنە ئەمە چییە؟ ئەمە گومانکردنە. جا ئەمێزی گومانکردنە کاتێک ئێمە دەیبین ڕوبەڕووی شتێکی دەکەینەوە کە ناتوانێت. یعنی ئەوەمان لا دروستکە ئەو شتە هەیە یان نییە. ئەرێ هەیە یان نییە. ئیتر ئەگەر بە نییەکە بێت ئێمە هەر گەیشتوین بەچی؟ لە گومان دەرچوین. ینی ئەگەر ینی وەکو بڵێ نەتوانێت گومان لەوە بکا کە نییە، نەتوانێت گومان لەوە بکا کە هەیە، هەر بامان شێوە ئێمە گەیشتوینە شتێک کە گومان ناتوانێت گومان لەو شتە بکات. ئامە بەڵگەکەی ئەو جارەکە بوو کە دیکارت من لە ڕێگەیەوە ڕۆشتم لەبارەی ئەوەی کە خاڵەکە دیاری دەکەین بەڵام بەبێ ئەوەی ئەسەن ینی شتێک هەبێت نەک ینی ئێمە دەگەین بەوەی کە هیچ شتێک نییە، بەڵام ئەم گەیشتنەمان بەوەی کە هیچ شتێک نییە چییە؟ ئەوە خۆی گومانی لێ ناکرێت. ینی دەبێتە ئەو خاڵەی کە هەیە. لەبەرەوەی دیکارت دەڵێ من ئەگەر دەڕۆم ئەگەر گەیشتم بەوەش هەموو شتەکان تاقی دەکەمەوە، هەموو بەڵگەکان بەکاردێنم بۆەوەی شتێک ئەگەر جێگەی گومان بێ بوونی ئەو گومانەی ینی لەگەڵا تاقیکەمەوە، ئەگەر بێت و بگەمە ئەوەش کە هیچ شتێک نییە کە گومان هەڵنەگرێت. خۆ بەلایەنیکەمەوە من دەگەمە ئەوەی کە هەموو ئەوەی هەیە جێگەی گومانە و وامە، ینی بە شکڵێکی ڕاستەقینە دەرنەکەوتوە تا ئێستا نازانین ئەوەی هەیە ڕاستەقینەیە یانە. ئەمە خۆی گەیشتنە بە شتێکی ڕاستەقینە. وەکو وتم چۆن نییەکە کە تۆ شتێک ثابت کرد نییە، ئەوە چییە؟ ئەوە لە گومان دەرچووی. وەکو چۆن یانەوە شتێکەی ناتوانانی گومانی لێ بکەی کە هەیە. بامان شێوە گەر شتێک هەبوو بە دڵنیایی ئەوە هەبوو ناتوانانی گومانی لێ بکەی کە نییە. گومان لە بینی هەیە و نییە لەو بینە دەردەچیتەوە. ئیتر بەم لا بڕۆیت هەر گەیشتووی، بەو لا بڕۆیت هەر گەیشتووی. ینی بگەی بەوەی کە نییە هەر گەیشتووی، بگەی بەوەی کە هەیە تۆ هەر گەیشتویت. گەیشتووی بە خاڵێک. تەبان دواتر بۆ نمونە ئەگەر دیکارت باتایەوە بگەشتایە بەوەی کە نییە، بگەشتایە بەوەی کە نییە، هەمان ئەنجامی نەدەبوو کە گەیشت بەوەی کە هەیە. ینی ئەو شتێک کە ئیتر گومان هەڵناگرێت کە هەیە، ینی دوو ئەنجامی جیاواز دەبوون حتما. ینی ئەوەی کە تۆ لەسەر نییە دای دەمەزرێنی دواتر نییەکە لێی دڵنیایی، لەسەر نییەکە دای دەمەزرێنی جیاوازە لەوەی کە لەسەر هەیە دای دەمەزرێنی. بەڵام خۆشبەختانە دیکارت دەگاتە ئەوەی کە هەیە و دەڵێم خۆشبەختانە فعلەن ئەگەر بێت و بگەین بەوەی کە نییە، یعنی چی؟ یعنی ئێمە لە کاینێکی خەڵەتێنداوین، لە خەڵەتانینێکی هەمیشەیی. و من هەست دەکەم ئەگەر باتایە و ئێمە وا دروست بکراینایە لە خەڵەتانێکی هەمیشەیی ممکن نەبوو خۆمان بتوانین کۆتایی بە ژیانی خۆمان بێنین، چونکەمە عقوبەیەک ئەمە وەکو ڕێک عقوبەکەی سیزیف وایە کام بەردە دەبێ هەڵگرێت و بێنێتە خوارێ بەبێ ئەوەی ئەم کەسە، وەکو ئەو عقوبەی ئەو حکایەتە وایە کە دەڵێ دوو فریشتە هەن
بەسراونەتەوە بەبێەوەی تینویان و دەمیان ناگە باوەکە یعنی ئێمە فعلەن وەکو وابێ عقوبە درادین ئەو کاتە یعنی ئەگەر ئێمە ئێستا ئێوە هەر بیرکەنەوە ئەگەر بێت و کەسێک بتان خەڵەتێنێ دەکەونە چ دۆخێکی سایکۆلۆژیەوە ئەی ئێستا وەرە تۆ هەر ئەوەی دروستی کردبی تۆی خەڵەتان نبێت چی دروست دەبێ ئەگەر وا بکەیتەوە و هیچ دەسەڵاتێکیش نەبێ بەرامبەری ئەوەی تۆ دروست کردووە تۆی لە خەڵەتان نادروست کردووە چی دەکەیت و ئەمە بەڕاستی گەورەترین عەزابە کە ئینسان تێکەوێت بەس دیکار دەگات بەوەی کە هەیە و دوایەوەی کە دەگات بەوەی کە هەیە دەکرێت ئیتر ئێمە ئەو شتانەی کە گومانمان لێ هەیە بەپی ئەمەی کە هەیە ڕاستیان کەینەوە و لەوانیش دڵنیا ببینەوە لەسەر ئەساسی ئەمە جا ئەمە ئەو خاڵەیە بۆ نمونە بۆ ئەوەی دیاریکەین ئەم شتە چەند دوورە دڵنیابین لەوەی چەند دوورە لەمەوە ئەگەر ئەمە نەبێت ئێمە ناتوانین دیاریکەین دووری دیاریکەین ئەویش ژەر ئاوایە کاتێک ئێمە ئەم خاڵەماندانا ئەو کاتە فعلەن دەتوانین دووریەکان دیاریکەین کە دووریەکانمان دیاری کرد بۆ نمونە ئێمە لە خاڵێکەوە کە دووری مانگ دیاری دەکەین و لە لایەکی تریشەوە ئەوە دەزانین کاتێ شتەکان دوور دەکەونەوە بچووک دەبنەوە وامانە هەمووی پێکەوە دیاری دەکەین ئەمە لە چیەوە لە خاڵێکەوە کە خاڵەکەمان داناوە لێەوە دیاری دەکەین ینی سەرەتا خاڵەکە هەیە خاڵەکە بوو دووریەکە دیاری دەکرێت دووریەکە دیاری بوو حەجمەکە دیاری دەکرێت یعنی لەسەر ئەساسی خاڵەکە دووریەکە دیاری دەکرێت لەسەر ئەساسی دووریەکە دەگەیتە ئەوەی کە حەجمی ئەو شتە چەندە حەجمە ڕاستەقینەکەی کە دوورە لێمە بەڵام ئەگەر ئەمە نەبێت ئێمە هەستەکان دەمان خەڵەتێنن یعنی چی یعنی هەستەکان پێویستیان بە شتهێزێکە بە بنەمایەکە کە ئیمکان نەبێ ئەم هێنا ینی وەکو بڵێ ئەم خاڵە گومانی لێ بکرێت تاوەکو هەستەکان بە دروستی شتەکانمان نیشاندن ینی لێرە ئەمە ڕەتکردنەوەی ئەوە نییە کە دیکارت نەفی هەستەکان دەکاو و پێ وایە هەستی هیچ نییە و نازانم چی ئەمان تەمەەن کێ وا بیر دەکاتەوە بارکلی پێی وایە ئەوەی کە لە خەیاڵمان هەیە ڕاستە نەگەوەی کە هەیە ئەوەی کە هەیەوە بەس دیکارت وەک بارکلی بیر ناکاتەوە دیکارت پێی وایە هەستەکان پێویستیان بە بنەمایەکە بۆەوەی ئێمە باوریان پێ بکەین بنەمایە کە نامان خەڵەتێن مادام هەستەکان جارێگەمیان خەڵەتاندووە کەواتە جێگەی باوەڕنین دەبێ بیان خێنە ناو کەوانەوە بەڵام ئەم هەستانە دەکرێت چی بکرێن دەکرێت کارەکەیان وای لێ بکرێکە بە دروستی ئەو شتانەمان پیشاندن یعنی ئێمە شتێکی ترمان هەیە بۆ ئەوەی دامی هەستەکان کاتە هەستەکان بە شکڵێکی دروست کارەکەی خۆیان بکەن لەبەرەوە لای دیکارد ئەوە نییە کە جیهان هەمووی وەهمە هەمووی درۆیە مادام گومان دەکەیت ئەمە نیە و ئەمە تەسەورێکی زۆر سادە و تێگەیشتێکی زۆر سادەی وە مناڵانەیە لە دیکارد جاری وا هەیە وا بیرکراوەتەوە دیکارد وا بیر دەکاتەوە و لەسەر دیکارد زۆر قسە کراوە و نەقدێکی زۆری دیکارد کراوە و دیکارد لەوانەیە لەناو هەموو بیرمەندەکان و فەیلسوفەکانی ئەوروپا وەکو تاوانبارە سەر گەورەکە لەلایەن پۆستمۆدێرنیستەکانەوە نەقد دەکرێت بەڵام بەبێ ئەوەی بزانن دیکارد چی وتووە کێشەکە لێرە ینی تۆ فەرزانە لێرەوە کە باز لە گومان دەکات تۆ بێدەم تەسەورەتدا ڕێژی بڵێ دیکارد پێی وایە هەموو شتێک وە اینجا ئەلێرەوە بێ قسە بکەیت دیکارد پێی وایە هەموو شتێک دەبێ عەقڵ مەرکەز بۆ یعنی من شتێکی فۆکۆم خوێندەوە لەسەر دیکارد لە ڕاستیات یعنی کە تۆ ئاگاداری دیکاردبی هەست دەکەی فۆکۆ لە شوێنێکەوە قسە دەکا هیچ ڕەبتێکی بە دیکارتەوە یعنی شتانێک کە ئەو تەسەورێکە دروستکراوە لەسەر دیکارد و ئەم ئیش لەسەر تەسەورەکە دەکات و ئەمە کێشەکە ئیتر لێرەوە تۆمەتەکان دەست پێ دەکەن بەبێەوەی ئەمە وەک ئەوەی کە هەیە جارێ ینی عەقڵ دژایەتێکی گەورە دەکرێت بەبێ ئەوەی پێمان بوتێ ئەرێ عەقڵ چییە کامەیە عەقڵ کە تۆ دژایەتی دەکەیت ئەو هەر ئەڵێ عەقڵ ئاوا ینی بەبێ ئەوەی پێمان بڵێ عەقڵ لە خۆی چییە و ناوەڕۆکەکەیمان بۆ ڕوون کاتەوە و تعریفی کا ئینجا بێ نەقدیکە بەبێ نەقدکردن ئیتر عەقڵ نەقد دەکرێت
يعني بۆ نمونە کەسێکی وەکو ڕۆسۆ دەڵێ دوای ئەوە مرۆڤ بیری کردەوە ئیتر تووشی نەکبەتی هات ئاخر کام بیرکردنەوە یعنی کامەیە بیرکردنەوە ئەوەی تۆ پێی دەڵێ بیرکردنەوە جارێ باسی کە یەک جملەی لەسەر بیرکردنەوە نییە ئەو بیرکردنەوەیە چییە کە من ماڵ کاول دەکا ئینسانی وا لێ کردووە کە ئاوا تووشیم نەکبەتیە بێت و ژیان تێک بچێت و لە بەهەشتەوە ببێ بەدۆزە کامەیە ئەو بیرکردنەوە هیچت پێ ناڵێ ئەمە کێشەکانە لێرە و دیکارتیش تاوانبار دەکرێت بەوەی کە مرکزیەتی داوە بە عەقڵ و عەقڵی وا لێ کردووە کە ئیتر هیچ شتێک بەبێ عەقڵ نەکرێت و نازانم کۆمەڵە شت بەبێ ئەوەی پێمان بڵێن عەقڵ چییە و مەبەستی دیکار لەما چییە لە کاتێکا دیکار دەیەوە ڕێگە و خاڵە بدۆزێتەوە کە بیرکردنەوەکانمان بە شکڵێکی دروست لە ناومانە دەکرێت دا بمەزگێن بیرکردنەوەی نەریتی ئەم خاڵەی نوقسان ئەو بیرکردنەوانە ئەو بۆ چوونانەی کە ئێمە لە دەرەوە وەری دەگرین ئەم خاڵەی نوقسان ئەگەر بێت و کێشەکە لە بیرکردنەوەکەش ئەو بۆ چوونەش ڕاست بێت هەر ئەو خاڵەی نوقسانە یعنی ڕاستی بۆ چوونەکە وا ناکا کە ئێمە ڕاست بیرکەینەوە بۆ چوونەکە دەبێتە معلوماتێک بە بێ ناوەڕۆکە و ئەم ناوەڕۆکی ئەم وتانەش کە ڕاستن ئەو خاڵەیە کە دیکار باسی دەکەن یعنی ئەگەر تۆ خۆت بۆ پرۆسانە ڕۆی هەرچی وەربگری ڕاستیش بێ نوقسانە ئەو بنەمایی نوقسان چونکە ئەوەی وەرت گرتووە بە ڕاست وەرت گرتووە دەکرێت یەکێکی تر بێت بە وەکو شتێکی غەڵەت پێت بدات تۆ واز لەمە بێنی بچی لەبەر ئەوەی فڵانە کەس وتوویەتی کەواتە ئەو شتە غەڵەتە یعنی یەکێکی تر پێ وتووی ڕاستە ئەمی تر پێت دەڵێ غەڵەتە تۆ ئیتر لەم بەینایە دەتوانی جارێ پێت ڕاست بێ و جارێ پێت غەڵەت بێ یعنی ئەم شتە لە خۆیان ڕاست نییە ئەگەر ڕاستیش بێت لە خۆیان ڕاست نییە لەبەر ئەوە لە فڵانە سەرچاوە وەرت گرتووە ڕاستە ئەی ئەگەر لە فڵانە سەرچاوەی ترەوە شتێکی پێشەوانی ئەمە بوو وە سەرچاوەکەت لەلا ڕاستتر بوو لە سەرچاوەکەی تر ئەو کاتە ئەمەی کە لەم سەرچاوەیەوە هەیە دژی ئەوەیە ئەمەیان ڕاستە ئێتر لێرەوە شتێک بە ناوی ڕاست نامێنێ لەبەر ئەوە وەکو چۆن ئەگەر خاڵەکە دانەنێن شتێک بە ناوی دووریەوە نامێنێ بامان شێوە ئەگەر ئەو خاڵەش نەبێ شتێک بە ناوی ڕاستەوە نامێنێ چی ڕاستە چی ڕاستەقینەیە وە چی وەهمی ئەوەمان بۆ تەحدید ناکرێت ئێستا وابزانم ڕۆشنە کە ئەم گومانە دیکارتیە بۆچی پێویستە و ئەوەی لە وانەکەی پێشوو ڕۆشتین بۆ ئەوەی هەستی پێ بکەین ئەمە شتێک نەبوو کە وەکو بڵێ یاریەک نەبوو کە من بیکەم فعلاً ڕۆشتن بوو بە ناو ڕێگاکە کە دەبوایە بڕۆین هەست بەوە بکەین و بگەینە ئەوەی کە کێ دەڵێ ئێمە لێرە هەی و هەست دەکەم وانەکەی تر لە گەیشتن بەو ئامانجا سەرکەوتوو بوو و ئەو گرنگ بوو ئێوە معایەشەی ئەو لەحزەیە بکەن کە تایە هەست ئەو هەستە دروست دەبێت ئێتر دوایەوە بزانین چی ڕوودەداوە لێرەوە من دەچمەوە سەر تێکستەکە ئەڵێ ئەمە کۆتایی تەبەنە و وێنەیە ئەوەی کە ئەو جار خوێنمانەوە پەرەگرافەکەی ئێدۆکس بە تەواتی نەمان خوێندەوە ئەڵێ ئەوە بە خراپ تەبەنەمان لە ناو گومانەکایە لە مۆزۆی خەوەکە چۆن خەوەکە بەکاردێنێ بۆ ئەوەی کە کێ دەڵێ بوونیشمان مادام لەوێ ئێمە دەخەڵەتین بەوەی کە بوونمان لەوێ هەیە و نییە و ناشتوانین لە خەوا بزانین ئەرێ بوونمان هەیە لەوێ یانە کێ دەڵێ لێرەش کە وانە ینی ناتوانین بزانین بوونمان هەیە لێرە یانە مادام لەوێ ئیمکان هەیە بخەڵەتین کەواتە دەکرێ ینی ئێمە ئەگەر لە دەرەوە لە ڕێگە ئێستەکانەوە چاومان بخەڵەتی ئەم جارە چی دەخەڵەتێ هەر هەمومان وجودمان دەخەڵەتێن شتێکی خەڵەتێنداوە بۆ چونکە لە خەوا تۆ هەیت و بەڵام کەچی نیت و واش ئەس دەکەی کە هەیت لە خەوا ئێشت پێ دەکات لە خەوا تەنانەت دەست بە ئازارەکان دەکەی ینی وەکو شتێکی تەواو زیندوو کە تۆ ناتوانی لەناو خەوەکە دەرک بەوە بکەی کە نیت لە ناوخەوەکە دەرک بەوە دەکەیت کە هەیت و لەوێت و ئەوە ئاگرە و ئەوە نازانم چیە و ئەوە دانیشتیت و ئەوە دار و درەختە و لە کاتێکا نیت ئەی کێ دەڵێ مادام ئیمکانەیە لەوێ ئێمە بخەڵەتین دەکرێت وا جواش دروستکابین کە هەر خەڵەتیان داگرێت هەڵێ ئەوە بەخراب نازانی گەل لەبارەی ئەوە پرسیارت لێ بکەم کە تۆ وەک هەموو مرۆڤێک دەخەویت و
کاتێکیش کە خەوتی تۆ ناتوانانی باوەڕ بەوە بکەیت کە من دەبینیت و کاتێکی خۆش لەم باخچەیەدا دەبیتە سەر و هەتاویش لێر دەدا بە کورتی تۆ ناتوانانی باوەڕ بەو شتانە بکەیت کە ئێستا زۆر بە ڕۆشنی هەستیان پێ دەکەیت یعنی کە تۆ خەوتی چوتە ناوخەوەوە هەر لێرە ئێستا بەر لەوەی بچیتە ناوخەوەکەەوە هەست دەکەی ئەم شانە هەن بەڵام چوتە ناوخەوەکەوەی تر ناتوانانی هەستکەی ئەم شانە هەن یعنی ئەم شتانە بە نسبەتی تۆوە ئیتر نی کە چوتە ناوخەوە تۆ کە چوتە ناوخۆ دەچیتە شوێنێکی تر بەس ئەو شوێنە شوێنێکی وان نییە ئەی کێ دەڵێ کاتێ من لە خەوەکە خەبەرم دەبێتەوە دێمە ئێرە من لە خەوێکەوە نهاتوومە ناو خەوێکی تر هەڵێ تۆ لەگەڵ تەوگەپی کۆندا ئەوەت بە شێوازی سەرسوورمان نەبیستوە کە دەوتێ ئایا من خەوتوم ئەمە دیارە فەندێکە وەکو بڵێ کەسەکە لە گفتوگۆیەکایە شتێکەیە بڕوای پێ ناکە دەڵێت تۆ بڵێ من خەوت بمەمایانی تۆ بڵێ من لە خەوانە بەمەمە ڕوودەدا چۆن دەتوانی لەوە دڵنیا بیتەوە کە ژیانت خەونێکی هەتاهەتایی نیە و هەموو ئەوەش کە تۆ وا دەزانیت بۆ هێستەکانتەوە دەیزانیت وەک ئەوە هەڵە نییە کە تۆ لە کاتی خەودا دەیزانیت بە تایبەتی کاتێکەوە دەزانیت تۆ بە هۆی بوونەوەرێکی باڵاترەوە دروست کراویت و بەهۆی ئەوەشەوە کە هێزێکی گەورەی هەیە ئەوە لە لای سەخت نییە کە ئاوا دروستی کردبیت کە باسم کردو ئاوا دروستی نەکردبیت کە پێت وایە ئاوایت یعنی مادام ئێمە سەر چاوەی بوونمان شتێکی ترە و ئەو شتە لەویا وای لێ کردوینە هێزی خەڵەتانەی یعنی خەڵەتاوی نێمە لەویا لە خەوە کێ دەکرێ هەر کێ دەڵێ ئەمە خەو نییانوتیایە ئەوە مەختعەکە بوو کە من لەوانەکەی پێشوو ێسەش بە ڕۆشتم کردەوە بابزانین پۆلێندەر چی دەڵێ کەمان پۆلێندەر حاڵەتی ئێمە هەیە ئێستا لە دوای ئەوەی کە بەناو گومانەکە ڕۆشتووە دەڵێ بە دڵنیایی ئەوەمەوە کارانە بەسن بۆیە هەموو بۆچوونەکانی ئپسمۆن قەڵب ببنەوە ئەوەی کە ئپسمۆن بڕوای بەوەیە کە کۆمەڵە بۆچینی هەیە بەڵام بە مەرجێک لێرەدا بتوانێت بە تەواوەتی سەرنجی ئەمە بدات یعنی ئەگەر بێت و ئەمە پۆلێندەر دەڵێ نە خوێندەوارەکە بە ئیدۆکس دەڵێ خوێندەوارەکە کای پستوۆنە ئەگەر ئەمە بەبیسی هەرچی ئەوەی کە لە دەرەوە وەریگرتووە مامووی سەراوژەر دەبێتەوە ئەگەر بێت و ئەویش لەگەڵ ئێمە سەرنجی دابێت و بە شوێن شتەکە هاتی بێت نەک لە دەرەوە خۆی ڕابێت بێت ئەوەش پەیوەندی بە کەسێکی وەک منەوە هەیە کە تا ئێستا هیچم نەخوێندووە و لەسەر ئەوە ڕاناتوم کە بچمە ناو ئەو تێڕامانەوە کە سنووری توانایی من تێدەپەڕێن و بەهۆیانەوە زەینم لەسەر شتاستەکیەکان نامێنێت ئەوەی کە پێشتر پیاە ڕۆشتین ئەوەی گومانکردنەکە ئاڵە من کەسێکی نەخوێنەوارم بۆ کەسێکی وەکو من کە بە وەزاکی ئاوا بڕوا گومان لەو شتانە بکات و ئەوەی کاستی پێ دەکا هەسکا جێگەی گومانە ئەڵێ ئەمە چیم لێ دەکات ترسی ئەوەم لا دووز دەکا کە شەر بوو یعنی ئەمە بۆ من کە نەخوێنەوارم و وەزعەکە ئاوایە بەڕاستی من دەترسم زیاتر بڕۆینی تر تێبچم ئەم تێبچوونە لەکێوە دووز دەبێت لەوێەوە کە تۆ هەست بکەیت ئەلەن هەست بکەی ئەمانە ئیتر هیچ باوەڕ بە هیچ ناکەیت دەکاتەوە و ئەمە کێشە دووز دەکات زانین چیە بۆ دەکات دوایەوە ئپسمۆن دەڵێ ئپسمۆنیشە قسە دەکات لە کتێبەکانەوە یعنی باسی هەر ناو کتێب و شت دەکات دەڵێ منیش پێم وایە گەل لەسەر ئەم ڕێگایە زۆر بڕۆین و دوور بکەوینەوە مەترسیدارە گومانێکی ڕەهای ئاوا ڕاستەوخۆ بەرەو نەزانیەکەی سوکرات و گومانی بەیرونیەکانمان دەبات ئەمەش لە ئاوێکی زۆر قوڵ دەچێت و وا دەبینم مەحاڵە شوێنێک بۆ دانانی پێکانمان بۆزینەوە تەبان شتێک نییە بە ناوی ینی نەزانی سوکراتی هیچ ڕەبتی بە گومانەوە نیە ئەڵێ ئەگەر ئەمە ئاوابێ وەکووا بێ نەزانی سوکراتی شتێکی خراپ بێت یعنی کۆمەڵە شت دەیەتر لە کتێبەکانەوە تەسەووری کردووە دەیەنێ لێرە هەمووی تێکەڵ دەکات ئەوە ئەو لەوێ قسە دەکات ینی دیکات لە محاوەرە دەیەوێت ڕێک تەسویرەوەت بۆ بکات کە ئەم کەسەی لە کتێبەکانەوە قسە دەکات چۆن قسە دەکات کە مەوتوات دەکاتەوە چۆن هیچ ڕەبتێکی بە مەوزوع ئەوە نیە لەم لاشتێک دێنێ کارتێک دەردێنێ لەولا کارتێک دەردێنێ ڕەبتێکی شکلی دۆزیوەتەوە ئیترم کارتانە بەکاردێنێ بۆی بڵێن ئەوە تا منیش مشارەکەی قسەکردنەکە دەکەم
بەس ئەوی تر لەبەرەوەی هیچ شتێکی نییە ڕاستەخۆ دەچێتە ناو پرۆسەکەەوە و دەچێتە ناو گومانکردنەکەەوە و ئەزمون بە ئەزمونونەکات یانی شتەکە ئەزمون دەکات وەشتەکان تاقی دەکاتەوە بەس ئەمی ترەوە بۆ چوونە پێشینانە نایەڵێ تاقی ئەمەش ئەم شتە تاقی بکاتەوە زین ئیدۆ کەس دەڵێکی ئەڵێ من دان بەوەدا دەنێم ئەمە بۆ ئەوانە بەبێ ڕستێکی گەورە نابێت یعنی ئەم کاری گومانکردنە ئەم ڕێگاینە لە ڕاستە بەبێ ئەوەی مجازەفەیەکی گەورە بکەی سەختە پیاەوە مەبەستی دێکار لێرە چیە تاوان بۆ لەحزەیەکی ئاوا کە وەکو لەوانەکەی پێشوە ئێمە کەوتینە ناو ئەو گومانەوە ئەمە شتەکان ئاسایی ئەمار خۆی وەکو وایە لە خەواتۆ کەوتبیتە ناو گومانەوە هەڵسیتەوە و تەواو بەڵام بۆ کەسێک کە بەڕاستی بە شوێن ئەم شتانە دەڕوا ئەمە ئاسان نییە وەفعلەن ئەمە مجازەفەی دەوێت چونکە تۆ لە هەموو ئەو شتانەی کە تۆ ئەس دەکەی وجودت پێیانەوە ڕەبتە جیا دەبیتەوە و ئەمە ئاسان نییە تۆ لە ماڵ و مڵکەکەت جیا دەبیتەوە لە دەوروبەرەکەت جیا دەبیتەوە لە هەرچی شتێک جیا دەبیتەوە بۆچی جیا دەبیتەوە بۆ ئەوەی جارێکی ترە و پەیوەندی بە پەیوەندێکی ڕاستەقینە دامەزرێ ئەن شەکە خۆی لە پێناو هەرفعلان ڕاست ئەوەیە کە پەیوەندیەکە بدەتە پەیوەندێکی ڕاستەقینەوە ئەو شتانە وەک ئەوەی کە هەن لە پەیوەندیان نەک وەک ئەوەی کە ئێمە هەر یەکە ئەویتر دەبینێت وەک خۆیان وەک ئەوەی کە هەن نانی ئەمە گۆڕینی پەیوەندی ئێمەیە بە یعنی ڕواڵەتی شتەکانەوە بۆ پەیوەندی ئێمە یعنی ڕواڵەتی ئێمە بە ڕواڵەتی شتەکانەوە بۆ پەیوەندی جەوهەری ئێمە بە جەوهەری شتەکانەوە واتە ئەم داماڵینە ڕوونەدا ناگەینە جەوهەرەکە واتە نەگەینە جەوهەرەکە پەیوەندی جەوهەر و جەوهەر دووز نابێ یعنی تا نەگەینە جەوهەرەکەی خۆمان ئێمە ناتوانین بکەوینە پەیوەندیەکی جەوهەریەوە لەگەڵ ئەو شتانەی ترا کە لە پەیوەندیا بووین پێشتر بە پەیوەندیەکی ڕواڵەتی لە پەیوەندیا بووین لەگەڵ ئێمە ئیدۆ کەس دەڵێ ئەمە مجازەفەی دەوێتە بەنام ڕێگایە یعنی ئەمە شتێک نییە کە تۆ یاریەک نییە بیکەیت و شتێک ئەمە شتێکی جددی و ڕاستەقینەیە و ڕەبتە بە چارەنووسی تۆ ئەڵێ ئەمە ڕیسکێکی گەورەی دەوێت بۆ کەسانێک کە دەڕۆن و ڕێگای دەرچوون نازانن یعنی ئەمە مجازەفەیە تەمان لێرە دیکار دەیەوێت بڵێ ئەمە کەسە دەبێت بە تەنیا پێیا بڕوە یعنی ئەبێ خۆی ئەمە ببێتە زەرورەت لە لای کە بڕوا بۆ ڕێگایە دیکار لێرە دەیەوێت بۆکو ئاوا بینێک دانەوەیە وەکو شتێکەراوا دەڵێ ئەوانەی کە بەبێ ڕێبەرێک دەچنە ناو ئەو شتەوە خەتەرە ئەوە مەبەستی ئەوە نییە کە کەسەکە خۆی تەنیا ناتوانێت بچێت دەبێت ڕێبەرێکی هەبێت بەس دەیەوێت بەوان بڵێ مەترسنەوەتە من لەگەڵتانم لە ئەوەکان نەخمکێن من ڕێگاکە دەزانم من پیایە ڕۆشتوم و لەبەرەوە تستان لەوە نەبێ وەرن با بڕین دەیوێ مە بڵێ دەیوێ بەردەوام بن لە تەحقیقەکە نەک لەبێوە کە بڵێ ئەگەر هەر کەس ڕابەرێکی نەبێت ئەمە زۆر دەمانەیە ئەگەر وا بڵێ ئەی دیکار ڕابەرەکەی خۆی کێ ڕابەری خۆی لەبەرەوە ئەم ڕێگایە لە ڕاستیە ڕێبەریکردنی ناوێت یانەوەی ناوێت کەس تۆ کەسێک ڕێبەری کەسێکی کردە بەس دێرە سوکرادەر بۆ ئاواهین بۆ ئەوەی درێژە بە گفتوگۆکە بگەردا وەکو شتێک کە ئەوان دەڵێن خەریکە شێت دەبین هین دەڵێ پۆلێندەر دەڵێ هین پۆلێندەر دەڵێ من ئەوە ئەگەر وا بڕوا شێت دەبم ئەویش لە بەرامبەر ئەمە دەڵێ ناناخە من نەبێت شێت نابی چونکە من لێم داوە شێت نەبووم و ڕێکە دەزانم و تۆ شێت نابی بە وەرما بڕین یعنی درێژە بە بابەتەکە بکەین ئەڵێ بەڵام ئەگەر خۆتان تەنیا بڕۆن ئاواکوت و گەمەیەکی لە قسەکردنە ئەگەر خۆتان تەنیا بڕۆنەوە مجازەفەیە لەوانەیە فعلەن شێر ببن بەڵام مەترسنەوە من پیایە ڕۆشتوم و دوای ئەوە هاتوومەتە دەرێ لێ و ڕێگەکە شارەزان وەکو قاچەخە ڕێگەی بینی وایە ڕێگاکە شارەزان میشتان لێ نایە ئەمە جۆرەکە لە هێنی قسەکردن ئەوە نابێت بە جدی وەریگرین ینی لێرە کە سوکرات دەڵێ من ڕێبەرایەتیتان دەکەم یەکێ بێ بیخوێنێتەوە بڵێ سوکرات عەفوەن دیکارت باسی مرید و شێخ و مرید دەکا
ئەمە ئیتر غەڵەتێکیش نەلەمە چونکە دیکار جەخت دەکاتەوە دواتر لەسەر ئەوە کار کەسا خۆی ڕێگای خۆی هەیە یعنی ئەگەر تو ئەمە لە دیکارتا نەزانی ئەمەی لێرە وتویەتی یەکسەر دێی وەری دەگریت و لە کتێبێکا دای دەنێت و دەڵێ دیکارت دەیەوێ نظامی شێخایەتی و مریدی لە معرفەین کات شێخێک دروست شێخێکە بێت و کە ڕێبەرایەتی خەڵک بکا بۆەوەی چی بکا بیگەێنێ بەزانێ و ئەم شتانە زۆر دەکرێت جاری وایە لە مەقتایەکی ئاواوە لەبەرەوە سیاقەکەی یەخسابی بۆ نەکراوە مەقتعەکە دەرێنراوە و ئیتر حکمێکی سیر دراوە لەسەر بۆ نمونە دیکار دەڵێ دیکارت باسی ئەم شتەی کە دیکارت دێڵێ شتێکی دینیە و ئەم حکمانە زۆر هەیە لەسەر ئایدگەر هەیە کە بیرکردنەوەیکی ئالاساس خورافی و نازانم دینی و ئەوانەی هەیە یا فڵانە کەس بیرکردنەوەی ئاوایە و ئەمانە زۆر وتراوە یعنی لەلایەن کەسانێکی شەوە ئەم تۆمەتانە دەردێتە پاڵیان کە بە بیرمەر ناسراوە ئاین بۆ نمونە بڕۆ کتێبەکەی کارل پۆپەر بخوێنەرەوە لەسەر هیگڵ دەڵێ هیگڵ خێڵێکیە خێڵێکیە هیگڵ یعنی کۆمەڵێ شت ئەحکامەیە هێناوێتی لەکوێوە لێەوە بۆ نمونە لە شوێنێکات هیگڵ قسەیەکی لەو قسەیەکی لەبارەی شتێکەوە کردووە ئەم قەولەی هێناوەتەوە بە استیژاری پێکردووە لە کاتێکا تو ئەم قەولە دەبیتەوە ناو سیاقەکەی سێر دەکەی ئەمە شتێکە وەکو بڵێ ڕەبتی بۆ مۆزاوە یا سوکرات لە ناو گفتوگۆکانی بە تەوسەوە شتێک دەڵێ کەسەکە دی ئەم شتە وەردەگرێت دەڵێ سوکرات وای وتووە ینی ئەمانە دەتوانانی لە ڕێگەی ئەمانەوە حکمانە دروستکەی لە کاتێکە ئەمانە شتانێکی لە ڕاستی خەڵەتێنەدە تۆ دەبێت لەبەرەوە من لە سەردەمێکا بەڕاستی ئەو کتێبانەی کە لەسەر کتێبەکانی تر سەرچاوەکان دەمخوێندەوە ینی دوایەوەی کە بەتایبەتی بیرمە لە کۆتاییەوە دەکانە بوو چەند شتێکم لەسەر هایدگەر خوێندبوویەوە ئەو شتانێک کە ئەوروپیەکانیش نووسی بوویان وانەیە عەبدوڕەحمان بەدەوی و مەجموعەی لە عەرەبەکان نووسی بوویان هەر بیرمە بەر لەوەی من تێکستەکانی هایدگەر بەدەستم بگات چونکە ئەو کاتە بەڕاستی تێکست دەست نەدەکەوت و مارتن هایدگەریشتی زۆر کەمی تەرجەمەکرا بوو هەر شتێکی نەقدیم لەسەر ئەو هایدگەرە نووسی کەوان دووسەن کرد بەڵام دوایەوەی من تێکستەکانی خۆیم دەستکە و سێر دەکەم ئەم هایدگەرەی ئەوان باسی دەکەن ڕەبتی بۆ هایدگەرەوە نیە ینی ئەوەی کە من خۆم لەسەرم نووسی و نەقدم کردووە سێر دەکەم ئەمە هایدگەر نییە من نەقدم کردووە و ئەمە بۆچوونەکانی ئەو نین لەڕاستیان ئێمە لەکوێوە لە شوێنێکەوە لە سوچێکەوە اینێک وەردەگرێت و حکمەکە لەسەری دروست دەکات جا ئەمەش نابێ والی تێبگەین ئەمەش نابێ وا تێبگەین کە دیکار دەڵێ من پێویستان بە ڕابەرە ئێوە بۆ هەرکەس بێ فێر ببێ پێویستی بە شێخێکە بچێت تەمرینی پێ بکات وە ڕاضەتی پێ بکات ئەمە ئەڵێ بەڵامەوە لەبەر ئەوەی لەگەڵ مندا دێن هیچ ترسان لەوە نەبێ کە هەنگاو بەرەو پێشەوە دەنین چونکە ئەم جۆرە کە هەنگاو بەرە پێشەوە دەنین هیچ ترسان نەبێ ینی لە هەنگاونان بەرەو پێشەوە چونکە ئەم جۆرە ترسانە بوونەتە ڕێگل لە بەردەم زۆرێک لە لێکۆڵەرە ناوازەکاندا کە بگەن بەو زانینە تۆکمە یەقینیانەی کە شایستەی ئەوەن ناوی زانستەکانیان دێبن ئەڵێ ئەم ترسی لە خنکان و لە شێتی وای کردووە لە کەسانێک کە بیرکردنەوەیان باش بووە بەڵام لەبەر ئەوەی ترساون زۆر بڕوان تووشی شێتی دەبن بەهۆی ئەمەوە دەستیان نەگەیشتووە بەو گەوهرانەی زانست کە دەبێت دەستت پێ بگای اینجا دەتوانی زانست لەسەر بنەمایەکی بتە و دابست ئەڵێ ئەو ترسە بووەتە سەبەبی ئەوەی کە ئەوە نەدۆزرێتەوە یعنی ئەو ترسەیە کە بۆتە سەبەبی ئەوەی ئەمەی من دەڕۆم و دەیدۆزمەوە ئەوانەی بەر لە من نەیاندۆزی دێتەوە بابیل لەوە بکەینەوە کە ئەوان نەیانتوانیوە بیرەکانی خۆیان لەسەر شتێک دامەزێنن کە تەواو جێگیر و تۆکمەیە و لەسەر شتە هەستێکیەکان دایانمەزەندون یعنی ئەوان ئەوەی کە لە هەستەکانەوە ئێمە بۆمان دێ و هەستەکان بناغەی زانینی ئێمەن بە دنیا و بە جیهان و بە دەرەوە ئەڵێ وا دابنێن ئەمانە لە ڕێگەی ینی وەکو بڵێ ئەمە بۆتە ئەمانە نەیانتوانیوە بیرەکانیان لەسەر شتێکی پتە و دامەزێنن جێگیر کە نەگۆڕە ئەوەی کە من بە شوێنیان دەگەڕم بەڵکو لەسەر ڕاستەکان دامێزاندەوە کەوا بێداوان لە بری ئەوەی لە هەڵکردنی زەویەکەدا هەوڵێکی زیاتر بدەن و زیاتر هەڵکەنن تا بگەن بە
زەویەکی تەواو پتە و جێگیر ئەمەیان نەکردو و لەسەر لەم دەستیان بە دروستکردنی باڵەخانەکەیان کردووە. یان ئەگەرات و ئێمە بیرکردنەوەکامان لەسەر ئەساسێکی ئەستەکی دامەزێنین وەک ئەوە وایە لەسەر لەم دامەزانن. بۆچی؟ چونکە دەگۆڕێ ینی ئەمە دەجوڵێ و لەسەر لەم ئەم شتا ناتوانێت ڕاوەستێت. دەبێ ئێمە بیرکردنەوەکانمان لەسەر شتێکی جێگیر دانین کە نەجوڵێت. چونکە کە تۆ وتت بنەما دەبێت نەجوڵێت. نەجوڵان یانی چی؟ یعنی من خاڵێکم لەناو ئەم وڵادانە بۆ ئەوەی دووریەکان دیاریکەم ئەگەر یەک تۆس ئەم خاڵە بجوڵێ هەرچی قیاسا دەیە لێم تێدەچێت. وایە؟ فەرەزەن من ئەم خاڵم داناوە قیاسی ئەم شتانم کردووە ئەوەندە مەترە نەریەکان لێرەوە. ئەگەر ئەم خاڵە بجوڵێ چی ڕوو دەدا؟ هەموو قیاسەکان تێک دەچن چونکە ئەمە جوڵا و کاتە ئەو شتاوەنە دوور نییە لەو شتەوە کە من دامناوە. ینی من زانیاریەکانم وەرگرتووە کە لەم خاڵەوە ئەو شتانە ئەوەندە دوورن، دواتر خاڵەکە جوڵاوە شوێنەکە جوڵاوە بۆتە خاڵێکی تر من بەپی ئەوە بۆ نمونە دێم ئیش دەکەم لەسەر ئەو شتانە ئەو کاتە چی ڕوو دەدەن؟ هەر ئەوەنە دەزانم هەموو ئەوەی بینام کردووە هەمووی غەڵەتە، هەمووی تێک چووە، هیچی قیاسەتەکان هیچی بەسەر هیچەوە نییە. بۆهۆی چیەوە یانە؟ بۆهۆی ئەو ئەساسەی دامناوە چییە؟ جوڵاوە. لەبەرەوە ئەو ئەساسەی کە دادەنرێت دەبێت چی بێت؟ دەبێ جێگیر بێت. چونکە ئەوەی کە جێگیرێت و ئەوانی تری لەسەردا دەمەزرێنی ئەو جوڵا هەمووی لەگەڵ یا دەجوڵێت، یعنی هیچ شتەکان هەمووی تێک دەچێت. کەوا بێداوان لە بری ئەوەی لە هەڵکردنی زەویەکەدا هەوڵێکی زیاتر بدەن و زیاتر هەڵکەنن تا بگەن بە زەویەکی تەواو پتە و جێگیر ئەمەیان نەکردووە و لەسەر لەم دەستیان بە دروستکردنی باڵەخانەکە کردووە. کەواتە نابێت لێرە لەوە زیاتر بوەستین، ینی لەوەی کە کردومانە و هەڵمان کردووە نابێت لەوە زیاتر ینی ئەوەندە ئیتر بوەستین لەویە، دەبێت زیاتر بڕن. لەگەڵ ئەمەشدا تۆ ناتەوێ ئەوە کارانە بخەیتە ناو تاقیکردنەوەیەکی گەورەوە کە لەبارەیەنەوە ئەوەم پێوتی ئەوان کارە گەورەکەی خۆیان دەکەن. ینی تۆ هێشتا و ترست لەوە هەیە ئەو هۆکارانە بێنیت بیان خەیتە ناو تاقیکردنەوەەوە. بۆچی؟ چونکە ترسی ئەوە دەیە ئەوانێک کە بیرکردنەوەی تۆیان لەسەر وەستاوە هەمویان بڕوخێن. ئەڵێ من ئەگەر کاریگەریەکی زۆرم لەسەر خەیاڵکاری دانا بۆ ئەوەی لەوە ئاگادارت بکەمەوە ئەوە بەڵگەکەیە کە زانینەکانتان زانین ئەوە بەڵگەکەیە کە زانینەکانتان زانینێکی بێخەوش زانینەکەت زانینێکی بێخەوش نییە و ترسیشت لە هیچ نییە جگە لەو بنچینانەی کە وێران بوون و وایان لێ کردووی کە گومان لە هەموو شتێ بکەیت. ئەگەر چی لەگەڵ ئەمەشدا گومان لە نەزانیەکەشت نەکەی ئەوە من هەر بەو بەڵگەیە گەیشتوم بە ئامانجەکەی خۆم کە خۆی لەوەدا دەبینێتەوە هەموو ئەو زانینانی هەتا بەوە وێرانی بکەم کە ئەوەی تیاڕوون بکەمەوە جێگەی ئەوەیە گومانی لێ بکەم. ئەڵێ ئەگەر بێت و تۆ ئەو زانینە بۆچوونانە ژەتە لەسەر شتەکان نەتەوێ ئەم بۆچوونانەش بڕوخێن لەگەڵ ئەوەی کە شتەکان ڕوخان ئەو شتەکان مادام ڕوخانە ئەو بۆچوونانەی لەسەریشان هەیە چییە؟ چکەم بۆچوونان لەسەر شتەکان دامەزراون ئەوانیش دەڕوخێن. بۆیە من ئەگەر تۆ دەست بە بۆچوونەکانیشتەوە بگری مادام تۆ شتەکانت بینی خۆیانت بینی جێگەی گومانن ئیتر ئەو کاتت ناتوانین دەستیش بە بۆچوونەکانتەوە بگری. لەبەرەوە من ئەوە گەیشتوم بە ئامانجەکەی خۆم، یانی بە کورتی و مختصری من تۆم وێران کردووە و ئیتر کەیفی خۆتە دەبێت بە ڕێگاکە بیت. ئەگەر بۆچوونەکانیش بە هەر جۆرە دەستیان پێوە بگری تازە ئەو شتانەی و بۆچوونانەی لەسەر هەیە ئەوانە وێران بوون ئیتر چی دەکەیتەوە؟ چی لە بۆچوونەکانی دەکەیت؟ ئەساسی بۆچوونەکان شتەکانە، بەڵام من ڕێک پیشانم دای شتەکان چۆن لە بەردەم تا وێران دەبن. ئێکەواتە بۆچوونەکانیش تۆ ناتوانانی دەستیان پێوە بگری. یعنی چی؟ یعنی من لە ئەساسەوە لە شتەکەم وێران کردووە و لەسەرەوە نەهاتوو کە ئەساسەکەم وێران کرد ئەوەش لەسەر ئەساسەکە دامەزراوە هەمووی لە ناو تا وێران دەبێت. جایتر شێر دەبیشە ناوی کەیفی خۆتە. ئەڵێ من ئامانجەکەی خۆم پێکاوە. طبعا ئەمە دەیەوێ دیکات دەیەوێ یارمەتی ئەوان بدا لەگەڵ یان نابێ بۆ ئەوەی با ڕێگاکە بڕۆن و پاشەکشێ نەکەن لە ڕۆژنەکە وە ترس پاشەکشیان پێ نەکات وە ترسان لەوەی کە بۆچوونەکانیان هەڵە بن ئەوە پاشەکشیان پێ نەکات. ئێمە جاری وە هەیە
لەبەرەوەی بۆچوونەکانمان ڕەبتن بە کۆمەڵە بەرژەوەندیەوە وەکو ڕۆحی خۆمان دیفاعیان لێ دەکەین لە کاتێکە ئەگەر هەڵەش بنەوە بەرگریان لێ دەکەین بۆچی چونکە بەستاون بە کۆمەڵەشتیەوە لێرە دیکات دەیەوێ ئەمانە ڕێگر نەبن لە بەردەمیانە بۆ ئەوەی بە پرۆسەکە تەواو بڕۆن و شتەکان ڕۆشن بن ئەڵێ بەڵام بۆ ئەوەی ورەتدا نەبەزێ ئەوە ورەتدا نەبەزێت ئەوە ڕەت نەکەیتەوە زیاتر لەگەڵ ما بیت ینی تا بەرەو پێشەوە بڕۆی ئەوەت بۆ ئاشکار دەکەم ئەو گومانانەی هەر لە سەرەتاوە کاریان لێ کردی بەهۆی ئەو ترسەوە کە دروستیان کردووە ئەلێرا باسی مەوزوعی ترس دەکا ئەڵێ بۆی ئەو ترسەوە کە دروستیان کردووە ئەو تارماییانە و ئەو وێنە بێبایەخانەی لە دەور تا کۆ کردوونەتەوە کە شەوانە بۆ دەردەکەوە ئەمە ترسی سایکۆلۆژی تەبان دەیەوە بڵێ ئەو ترسەی کە هەر یەکە لە ئێمە پیان ڕۆشتووی ترسان لە شتانێکە نی ئێمە زۆر جار ترسەکانمان لە شتانێکە یەکە نی ئەڵێ ئەم ترسانە مووی سەرچاوە لەوە دەگرێەوە بۆ چوونانی وەرت گرتوون بە هەڵەوە ینی لەو بە چوونە هەڵانەوە هاتووە ینی منداڵێک بۆ نمونە لە تارمایی و لە جنۆکە و لە شت دەترسی ئەمە بۆی ئەوەیە کە هەڵە بیر دەکاتەوە ینی بۆ چوونەکانی هەڵە ئەگەر ئەم بۆ چوونانە هەڵە نەبن ئەو ترسە دروست نانێت کەواتە بۆ چوونە هەڵەکانن لە ڕاستیە ئێمە دەترسێن و ئێمە دواتر ئەوەنە ڕاهاتوین لەگەڵ ئەم بۆ چوونە هەڵانە ناوێرین دەستیان بۆ بەرین و دەبێت وێری ئەوە بکەین دەستیان بۆ بەرین بۆی لە ترسەکە نەجاتمان بێن ینی ئێمە لە ناو ترسین بەڵام شتێکەیە گەر دەستی لێ بدەین ترسەکە نامێنین کەچی دەترسین لەوەی دەست لەوە بدەین ترسەکە نهێڵ و ترسێک هەیە لە نێ ینی ترسەکە خۆی بۆ ئەیشنەوەی خۆی ترسێکی لا دروست کردووی کە دەستی لێ ئەڵێ تەبان ئەمەش بۆی چیەوە دروست بووە بۆی بۆ چوونی هەڵەوە ینی تەنها عەقڵ دەکرێت ئێمە ڕزگار کا لەو تەوەهماتانەی کە تێی دەکەوین وەکە ئازارمان دەکەن نەکرد ئەوە تۆ جاری وا هەیە قسەیەک کە کەسێک نەیکردووە و تحقیقت لەم قسەیە نەکردووە قسەکە وەردەگری و یەک مانگ عەزابت دەدات ئێمە سەبەبەکەی چییە دواترش دەبینی قسەکە نەکراوە ئەمە بۆ چوونە هەڵەکانی ئێمە لەبارەی شتەکان ینی سکوات لە شوێنێکە دەڵێ هیچ شتێک بۆ دەروون لە ئاعتقادێکی پوچ خراپتر نییە ینی ئاعتقادی پوچ سەرەتانی دەبێت ئەی ئاعتقادی پوچ بەچی حەل دەکرێت بەم ڕێگا دیکارتی حەل دەکرێت و لێرەوە ئەو دەڵێ ئەوانەی ئەو تارمایی و بەزم و ڕزمەی کەشەوانە لە دەور تا کۆ دەبنەوە و ترسن لا دروست دەکەن هەمووی دەرەنجامەکەی ئەوەیە بوێریت نەکردووەتەوە ینی ئەو ترسە شتێک ترسانی لە خۆی لا دروست کردووی و بێری ئەوەت نەکردووە بەناو ترسەکە بڕۆی کە ڕۆشتی ئەو کاتە دەزانی کە ئەو شتانە ئاوانی زان چی دەڵێت تەبانم باسی هەر ترسێکی سایکۆلۆژی ئاسایی دەکات کە هەر یەکە لە ئێمە لەوانەیە ینی ئەو بەو ترسا ڕۆشت ئەڵێ ئەوە بەهۆی ئەوە وەیە ئەو ڕووناکیی ناوت خامۆش بۆ و لە بوونی دڵنیانیت یعنی ئەگەر بێتەوە ڕووناکی عەقڵیە هەبێ ئەو تارمایی و ئەو بۆچوونە هەڵانەی کە هەتا و عەزیەتت دەدەن ئەوانە نانێن مشکلەکە ئەوەی ئەو ڕووناکی عەقڵیە لە ناو تا زۆر خامۆش و لاوازە ناوەی تاریک کردووی و بەهۆی ئەم تاریکیەوە شتەکان وەک ئەوەی کە هەیە نابینیت و بەهۆی ئەوەشەوە وەک ئەوەی کە هەیە نایان بینیت تووشی ئەم ترسانە بوویت ئێستا خەیاڵ ئێمە لەناو ئێمە ئینفعالاتمان ئەو شتانەی کە لەناو ئێمە هەن لە ڕاستیە بە هیچ شێوەیەک لە شتە دەریکەکان ینی بۆ نمونە کاتێک کەسێک لە شتێک دەترسێت لەو شتە ناترسێکە لە دەرەوایە ئەی لە چی دەترسێت لەو وێنەیە دەترسێت کە هەیەی بۆ شتە ئێستا تۆ لە خەوا دەترسی لە شێرێک ڕێک ئەو ترسەی کە بەو ترسەت دەترسی کە لە بەواقع لە شێر دەترسی هەڵساویتەوە هەموو گیانش نین بووە عارەقەت کردووە وەکو بڵێ ترسەکە بە هەناسە بڕکیەوە هەڵدەسێت ترساوی لەوەی شێرێک بەلامارە دەدا دەخوا لە کاتێکە نە شێر وجودی هەیە نە هیچ
ئەی چی هەیە یعنی ئەم وەهمە ترسەکە دروست دەکات یعنی ئەوە وەهمەکانن ترسەکە بوو یعنی دەبێت ئەو شتە ببێتە وێنە جا دەتوانێت ترس دروستکە وە هەستەکان هەتا ئەو شتانەی دەرەوە خەیاڵی نەبنەوە لە ناو زەینە حزور پێیان نەکەن ئەو هەستانە ناجوڵێت وە هەستەکان لە ڕێگەی وێنەکانەوە دەجوڵێت لە ڕێگەی تەسەورەکانەوە دەجوڵێن لەبەرەوەی کاتێ من تەسەوری بۆ نمونە شتێکەیە لە دوورەوە من بە شتێکی بە ترسناک دەیبینم یا بۆ نمونە شەو لە ماڵەوە دانیشتوم تەقەیەک دێت دەست دەکەم دزێک هاتووە لە کاتێکات دزێک نەهاتووە من ترسەکەم توش دەبێت ئەگەر دز هەبێت بۆچی چونکە من وا تەسەور دەکەمەوە دزەکە بە هەموو شتێکەوە لەوێ حازرە ئەمە وەکو خەوەکە وایە لە کاتێکان نەدز وجودی هەیە و نەحیج پشیلەیەکە لەوێ ڕۆژوە و ئەمانە زۆر جار ئێمەم تووشی ئەمانە هاتووە و ئەمە شتێکی کولیە لە تەنانەت لە هەستە خۆشەکان و تاڵەکانی شاهرەمان شتە ئێستا بۆ نمونە مەوزوع هەستی سێکسی بەبێ ئەو وەهمە وجود یعنی ئەوی شەر سوورەتێکە وەکو دزەکە وایە چۆن دەترسێنێ ئەوی شەر وێنەیەکە وەستە دووزەکەوە ڕەتی بەوتەوە وایە لە ڕاستیان یعنی سایکۆبایۆلۆجیوە و بەبێ ئەم وەهمە ئەو شتانە ئەو هەستانە لە ناو تاپەیان نابنەوە ڕوو نادەن لەبەرەوە ئەوەی کە هەستەکانمان دەجوڵێنێ هەستی ترس بێ هەستی خۆشی بێ چێژ بێ فڵان بێ لەگەڵەوەش ئامانە چین هۆرمۆناتە و نازانم ڕەفتە بەچیەوە بەڵام بەبێ ئەوەی کە کاری تێدەکا بۆ ئەوەی بجوڵێ چییە تەوە مەکانە وێنەکانە لەبەر ئەوە گرنگیدان بە مەوزوعە گرنگیدانە بەڕاستی بە شتە وردەکاری ناوژانە ئەوانەی کە دەروونت فعلەن دەروون نیتۆیان وێران کردووە ئەلەوەی وەکە سوکراتیش دەڵێ بۆ چوونەکانی ژەروان چونکە تۆ بۆ چوونت بەرامبەر شتێککە ئاوا بوو ئیتر ئاوا مامەڵەی لەگەڵ دەکەیتە هەستەکانت وان بەرامبەری و هەستێکی غەڵەتت هەیە چونکە بۆ چوونێکی غەڵەتت هەیە ئەو هەستەی هەتە جێگە ناگرێت یعنی تۆ تووڕەی لە کەسێک بە نەحەق لی تووڕی تۆ کەسێکت خۆش دەوێت بە نەحەق خۆشت دەوێت تۆ کەسێکت چوزانم هەستێکی هاوڕێیانت بۆ کەسێکە یامەسەر غەڵەتە فلان هەمووی ئەمانە غەڵەتن لێرەوە دەگەیتەوەی هەستەکەی هەموو شتێک غەڵەتە من هاوڕێیەتێکی باشەیە نە دۆستایەتێکی باشەیە نە نازانم چی ئەمانە هیچی هەمووی درۆ و مەسلحەتە دەگەیت بەم فکرانە ئەمانە هەمووی لەسەر چین لە ڕەبتیان بە بۆچوونەکانی تۆوە هەیە و ڕەبتیان بە بەردواداچوونی تۆوە هەیە بۆ حەقیقەتی ئەم شتانە لە ڕاستیان نازانم وازحە ئەم ڕێگادیکارتیە معالەجەی لە ڕاستیە لە شوێنەکە معالەجەیەکی سایکۆلۆجی جەزریە معالەجێکی سایکۆلۆجی جەزریە ینی بەڕیشەی ئەو کێشە سایکۆلۆجیەکانت لە کۆڵ دەکاتەوە و سایکۆلۆجێتێکی پاکت و پوخت کە هین نییە نەخۆش نییە بە وێنە پوچەکان و بە بۆچوونە پوچەکان ئەڵێ باسی تارماییەکان دەکات ئەو تارماییانەی ئەڵێ ئەگەر بۆی ئەوەی کە ڕووناکیە خامۆشە بێت بۆی ئەمە حەل ببێت دەبێت ئەو ڕووناکیە چی بێت لە خامۆشیەوە بەرەبەرە داگرسێ لە ناودا ئەو ڕووناکی عەقلیەی کە دێکار لێرە تاقیقی لێ دەکات کام ڕووناکی عەقلیەت داگرسە ئەو شوێنەی کە بۆچوونەکان و وێنەکان و شتەکانی تایە ڕۆشن دەبێتەوە لەبەرەوە هیچ شتێکی لێڵ و کەم و مژاوی ناتوانێت بێتە ناو ڕۆشناییەوە چونکە هەر شتێک هاتە ناو ڕۆشناییەوە ئەگەر وامی بێ یەکسەر چی دەبێت ئاشکرا دەبێت کە وامیە وەکو وایە تۆ تاریکیەکەیە لێت بۆ بە بەشەر بەڵام ڕووناکێکی تێدەگرێ و تاریکیە چییە ئەو بەشەرە نامێ فلانشکە لە ناو تاریکیان لێت بۆ بە شتێکی تر بەڵام ڕووناکیەکە دەخەیتە سەری چی دەبێت چونکە ڕووناکێک وەک ئەوەی کە هەیە ئەو شتە لە ناو ڕووناکیەکە دەردەکەوێت بەڵام کە ڕووناکیەکە لاواز بوو تووشی خەڵەکان گرنگ دەبێت ئەڵێ ئەمە بە بۆنەی خامۆشی ڕووناکیەکە و لاوازیەکەوەیەتی ئەو تارماییانە دروست دەبن یعنی خۆی تاریکێکی مطلق باشترە لە ڕووناکیێکیدا کە لە ناو ڕووناکیە لێڵەکە ئەو هێنانە دروست دەبن یانی وێنە دروست دەبێت ئەو نیوە تاریک و ئێستا وێنە چییە وێنە عیبارەتە لە تاریکی و ڕووناکی یعنی تاریکی تەواو و وێنەی تیانی وێنە تایە دروست نابێت ڕۆشنایی تەواویش وێنە تایە دروست نابێت ئەوەی کە وێنە
تیا دروست دەبێت چیە تاریکیە لەگە ڕووناکی نیوە تاریک و نیوە ڕووناک جا ئەوەی کە هینە تەبەن لەناو ڕۆشناییە وێنە دروست نابێت لەناو ڕۆشناییە ئەوەی کە هەیە ڕاستەقینەکە دروست دەبێت ئەوەی کە هەیە جا دەڵێ چی دەڵێ ئەگەر هات و ترسایت ئەوە لە چی هەڵدەیت بەوەی ئەوەی کە نورەکە لە ناوتا کەمە ڕۆشناییەکە کەمە ئەگەر هەڵبیت ئەڵێ ئەو تارماییانە شوێنت دەکەون ترسەکە بۆی ترسەکەەوە کە هەتەیتە تارماییەکان هەر بە شوێنەوە بچی بۆ هەر شوێنەگەر لەگەڵتان ئەگەر ڕاکەی تەمەەن تا ڕاکەی تەمەنەوە زیاتر بە شوێن تا دێت ئەڵێ بەڵام ئەگەر لیان هەڵبێتەوە ئەو ترسەی هەتا شوێنت دەکەوێت بەڵام گەر لێیان نزیک بیتەوە بۆ ئەوەی دەستیان لێ بدەیت ئەوە جگەل لە تەق و تۆز و تاریکیەکیشی تر لە داهاتوشدا لە بارودۆخێکی ئاوشەیە ئەوەدا عەقڵ تووشی ئەو ڕاڕاییە نابێتەوە یانی چی یانی تۆ ئەگەر جورئەتت کرد جارێک دەستی لێ بدەیت و بچی تەحقیقی لێکەیت و بێتە ناو ڕووناکیەکەوە ئیتر جارێکی تر ئەو دۆخەت بۆ دروست نابێتەوە دۆخی ترسە چونکە بەهۆی نەزانیەکەتەوە ترسەکە دادروست بوو بەس کە ئیتر ئەمە ڕۆشن بوویەوە ئەم ڕۆشن بوونەوەیە ترسەکە نایڵێ و لەوا نادیالێتەوە کە ئەو شتە ئەوە نییە و تۆ تەسەووری دەکەی بە غەڵەت و وەستانت بە شکلێکی غەڵەت لە بەرامبەریا بۆ